ئەو ئێوارەیەی کە جاشەکانمان نەکوشت بەڕێزان بە ڕووداوێکی سەردەمی ئەنفالەکانتان بۆ بجێڕمەوە. سەرەتای مانگی نۆی هەشتا کاتێک کە لە نێو قەد و شاخی چیای دەرەدار ئێمە واتە من و شەید مەلا عومەر و کاک سەعدوڵڵا و کاک زەید لەوێ بە پێشمەرگایەتی مابووینەوە لە لای مەلەکان ڕاهات بووین. دەمانویست لە دۆڵی بالیسان بپەڕینەوە. ئینتیزارمان دەکرد تا ئێوارە دادێ لەبەر ئەوەی نەریتی ئەو ساوا بوو دەبوایە لە بەیانی تا ئێوارە بەڕۆژ لە بندار و دەوەن لە شوێنێک خۆت کرد بە بۆ ئەوەی تووشی شەڕ و کێشە و بێشەنە ببای. ئیدی لە بەیانیەکەی تا ئێوارێ لەوێن دەرێ بووین. پێش ئێوارێ هەر ئەوەندەمان بینی و هەندێک جاش ینی بە پێیان دێن هاتن هەتا گەیشتە نێو ڕەز و باخەکانی گوندی سماقە. گوندی سماقە گوندێکی نامەعروفە، دەتوانم بڵێم هەوارێکە ڕەز و باخێکە دەکەوێتە نێوان گوندی بێڵاوە و گوندی کانیبەرد. بە هەر حاڵ جاشەکان هاتن حتا لە ئێمە نزیک بوونەوە لە نێو ڕەز و باخەکان لە کەلوپەل دەگەڕان بۆی شتێکیان دەست بکەوی بەنجی یەکتریان دەکرد ناوی یەکتریان دینا. گوتمان چ بکەین؟ برانی ئێمە گوتیان بالێیان بدەین بابیان کوژین. ئەمن گوتم کاکە ئەمن وام پێ باشە ئەوانە ڕاستە جاشن پیاوی حکومەتن پیاوی ڕژێ من، بەڵام لە هەمان کاتدا کوردن بالێیان نەدەین بانەیان کوژین. بە هەر حاڵ مەمنونیانم قسەکەی منیان قبول کرد لێمان نەدان. دەمێک لەوێ بوون بۆ خۆیان ڕۆیشتن هەمویان لەژێر لولە و سێرە و سێبەری تفەنگەکەی ئێمە بوون. ئەگەر لێمان دابان هەر هەمومان دەکوشتن، بەڵام لەوانەیە لە دوا ڕۆژدا پەشیمان بباینەوە. بە هەر حاڵ ئینتیزارمان کرد ئەوان ڕۆیشتن شەو داهات ئێمە لەوێن دەرێ هاتینە خوارێ چوینە شوێنی ئەوان. زۆر تێنی بووین زۆر برسی بووین نەمان دەزانی چ بکەین. بە هەر حاڵ کاتێک بەدەم جۆگەیەکدا دەڕۆیشتین ئەمنیش گوتم بەڕێزینە ئاگدار بن ڕاوەستن ئێرە ئاوی لێە. وتیان کو دەزانی؟ گوتم ئەستێرە لە نێو ئەو ئاوە دیارە گەڕاینەوە سەرچاوی ئاوەکە کانیاوێک بوو لەوێن دەرێ ینی مەتارەی خۆمان پڕ کرد و ئاوێکی باشمان خواردەوە. ڕۆیشتین تاگەیشتینە نزیک جادەی دۆڵی بالیسان. خوایە چۆن گوزەر بکەین چۆن بپەڕینەوە بۆ کە دەماندید دەبابە و مدەڕعا بەو جادەی داهاتن و دادەچن شۆقیان لێدەدا ئەو شوێنیان هەموو ڕووناک دەکردەوە. ئیدی بە هەر حاڵ زۆر بە سەختی لە جادەکە پەڕینەوە. کاتێک کە پەڕینەوە یەکەم جار پەڕینەوە بەسەر غەرەیەک بەسەر شوێنێک هەڵبووین ینی حەسمان کرد کە ئەوە عەسکەری لێ خەوتووە گەڕاینەوە. تۆزێکی تر ڕۆیشتین گوتم کاک مەلا عومەر براینە ئەوەش عەسکەری لێ لە بن ئەو دارێ. گوتیان چۆن دەزانی؟ گوتم تورەکەیەکی پێوەیە. ئیدی بە هەر حاڵ لە ڕێگا باسمان کرد گوتمان کاکە ئەگەر بەسەر عەسکەری هەربوون ئێوە قسە مەکەن. ئەمە قسە دەکەم دەڵێن ئێمە جاشین ئەمرمان پێکراوە لەبەر پێشمەرگا دەرچین کەمینی دەرکەین و لە فلانە فەوجین و ڕقەمیشی ئەوەندا تا ڕادەیەک معلوماتم لەکن هەبوو شارەزا بووم. بە هەر حاڵ ئێمە لەو قسەیەدا بوون کە گوتم ئەوە عەسکەری لە بنا. ئەویش گوتی کو دەزانی؟ گوتم تورەکەی پێوەیە. یەکسەر عەسکەرێک هەستاوە لە بندارەکە گوتی من و ئەنتە. کاک مەلا عومەر گوتی جەنەی گۆ ڕێبوارین. گوتی ڕێوبارین ڕێوبار وەکو هەولێریان. ئەمنش گوتم کاکە ئەحنا فورسان. گوتی ئەلعەفو. ئیدی ئەوە لە دیارەمە ڕاوەستا ئێمە سنگ بە سنگ هەمووی 3-4 مەتر لە یەک دوور نەبووین. تەماشای ئێمەی کرد. ئێمە بەو شەوە بە پێش ئەو بەرەو چیای هەورێ ڕۆیشتین. لە چیای هەورێش بەڕاستی زۆر بە سەختی بەسەر کەوتین.